عەلی جەواد حوسێنی خامنەیی، ناسراو بە عەلی خامنەیی، سیاسی و زانایەکی ئاینی ئێرانی شیعە مەزهەب، شۆڕشی لە دژی محەممەد ڕەزاشای پەهلەوی کرد و دوای کۆچی دوای ڕوحوڵڵا خومەینی ڕابەری پێشوو لە ڕێی هەمواری دەستووریەوە پۆستەکەی وەرگرت. خامنەیی لە 8 ئەیلولی 1939 لە شاری مەشهەد لە پارێزگای خۆراسان لە باکووری ڕۆژهەڵاتی ئێران لە خێزانێکی هەژار لەدایک بووە. باوکی تورکێکی ئازەریە، لە تەورێزەوە چووە بۆ مەشهەد، هەر ئەوەش وای کردووە خامنەیی بە باشی زمانی تورکی بزانێت. باپیرەشی یەکێک بووە لە زانایانی ناوداری شیعەی ئازەری لە نەجەف. خامنەیی لە تەمەنی 4 ساڵیەوە لە حوجرە دەستی بە خوێندن و لەبەرکردنی قورئان کردووە. دایکی ڕۆڵی لە فێربوونی شعر و هونەری فارسی هەبوو. خامنەیی لە خێزانێکی سیاسیەوە هاتووە، یەکێک بوو لە ئەندازیارانی شۆڕشی 1970 و ڕۆڵی لە دانوستانەکانی قەیرانی بارمتەکانی باڵیۆزخانەی ئەمریکا 1970-1981 هەبووە. لە شەستەکاندا 6 جار دەستگیر کراوە و بۆ ماوەی 10 ساڵ گەشتکردنیشی لێ قەدەغە کراوە. خامنەیی کەسایەتێکی سیاسی و زانایەکی ئاینی باڵای ئێران، یەکێک بووە لە کارەکتەرە هەرە کاریگەرەکانی شۆڕش دژی ڕژێمی محەممەد ڕەزا پەهلەوی و ڕۆڵێکی بنچینەی لە جێگیرکردنی دەسەڵاتی ئیمام خومەینیدا گێڕاوە و بڕوایەکی قوڵی بە تیۆری ویلایەتی فەقیه هەبووە. لە ساڵی 1970 بووەتە ئەندامی لیژنەی 11 کەسی خومەینی بۆ ئامادەکاری کودەتا بەسەر شادا. دوای شۆڕشیش پارتی جمهوری ئیسلامی دامەزراند کە تا ساڵی 1970 بڕیاردەری سەرەکی وڵات بوو. لە ساڵی 1970 لە هەوڵێکی تیرۆرکردن لە مزگەوتی ئەبوزەڕ لە ڕێگەی تەقینەوەی ئامێری تۆمارکەری بەردەمی ڕزگاری بوو، بەڵام دەستی ڕاستی بۆ هەمیشە ئیفلیج بوو. خامنەیی لە مێژووی کۆماری ئیسلامی ئێراندا چەندین پۆستی هەستیاری هەبووە، لەوانە لە ساڵی 1970 دا فەرماندەی سوپای پاسداران بووە. لە دوای محەممەد بەهەشتی و جەواد باهنەر سێمین ئەمینداری گشتی پارتی جمهوری ئیسلامی بووە. لە ساڵی 1970 دا خومەینی وەک ئیمامی جومعەی تاران دایناوە. سێمین سەرۆکۆماری ئێران بووە بۆ ماوەی 2 خول لە ساڵی 1981 بۆ 1989. لە ئەنجومەنی شورا پەرلەمان سەرۆکی لیژنەی بەرگری بووە. یەکەم سەرۆکی ئەنجومەنی باڵای پاراستنی بەرژەوەندیەکانی ئێران بووە. دوای مردنی خومەینی لە ساڵی 1989 دا بووەتە ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران تا ساتی تیرۆرکردنی لەو پۆستەدا ماوەتەوە. دوجار و لە وەرچەرخانێکی دراماتیکی و شۆکهێنەردا تەلەڤیزیۆنی فەرمی ئێران و ئاژانسی هەواڵی فارس ڕایگەیاند کە ڕێبەرەکەیان لە تەمەنی 87 ساڵیدا و لە کاتی ڕاپەڕاندنی ئەرکەکانیدا بەیانی ڕۆژی شەممە تیرۆر کرا.